پزیشکێک ئاشکرای کرد پێدەچێت کۆرۆنا ببێتە هۆی سەرهەڵدانەوەی نەخۆشی سیل. زیندانیەک لە دوای هەڵاتنی بە تەقا ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بووە. یەکێتی پەرلەمانتەرانی کوردستان داوا دەکات بە زوویی سیستمی بایۆمەتری بخرێتە کار. سڵاوتان لەبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پزیشکێکی پسپۆڕی نەخۆشی سیەکان ئاشکرای کرد پێدەچێت کۆرۆنا ببێتە هۆی سەرهەڵدانەوەی نەخۆشی سیل. دکتۆر کاوە فەرەج پزیشکی پسپۆڕی نەخۆشی سیەکان و هەناسەدان لە دیدارێکیدا لەگەڵ ماڵپەڕی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی تیشکی خستووەتە سەر کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر توشبووانی سیل و ئاشکراشی کردووە پێدەچێت کۆرۆنا ببێتە هۆی سەرهەڵدانەوەی سیل. ئەو پزیشکا و تووشێتی خۆپارێزی لە کۆرۆنا و سیل هەمان شتە بەهۆی ئەوەی هەردووکیان تووشی کۆئەندامی هەناسەدان دەبن و نیشانەکانیان وەک یەکە، وەک کۆکە و پژمین و هەناسە توندی. ئەوەشی باس کردووە چەند کەیسێکیان هەیە کە بەهۆی تووشبوونیان بە کۆرۆنا لە ئێستادا چارەسەری سیل وەردەگرن، واتە تووشی نەخۆشی سیل بوون. زیندانیەک لە دوای هەڵاتنی بە تەقا ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بووەوە. سەرچاوەیەکی ئەمنی لە چەمچەماڵ بە شارپرێسی ڕاگەیاند پاشنیوەڕۆی ئەمڕۆ دوای ئەوەی زیندانیەک لە بەندیتخانە هەڵاتووە لە کاتی هەوڵی هێزە ئەمنیەکان بۆ دەستگیرکردنەوەی تەقەی لێکردوون و ڕوبەڕوویان بووەتەوە. سەرچاوەکە ئاماژەیی بۆ ئەوەش کرد دواتر لەلایەن ئاسایشی چەمچەماڵەوە بەبێ هیچ زیانەیەک هەڵاتووەکە دەستگیر کراوەتەوە. یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ڕایگەیاند خەڵک متمانەی بە چاکسازی حکوومەت نامێنێت و پێویستە بە زوویی سیستمی بایۆمەتری بخرێتە کار. لە ڕاگەیەندراوێکدا یەکێتی پەرلەمانتارانی کوردستان هۆشداریدایە حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماژەی بۆ ئەوە کرد هەرچی زووە سیستمی بایۆمەتری بخرێتە کار و دوو موچەکان ببڕدرێن و دەرفەت بە هیچ کەس و لایەنێک نەدرێت لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆی داهات و دەستکەوتەکانی هەرێم بەکار بهێنێت. یەکێتیەکە هۆشداری داوە لەوەی خەڵکی کوردستان خەریکە متمانەی بە پرۆسەکە نەمێنێت و ڕۆژانە ناڕەزایەتیەکان لە زیادبووندایە. باسی لەوەش کردووە دەنگی خۆیان دەخەنە پاڵ دەنگی هەموو ئەوانەی داوا دەکەن بە زووی یاسای چاکسازی جێبەجێ بکرێت و داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک بخرێن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند هاوپەیمانەتیەکەیان لەگەڵ گۆڕاند تەنیا بۆ ئێستانیە و بۆ دوای هەڵبژاردنیشە. ڕزگار حەمە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە یەکێتی و گۆڕان ئێستا بە هاوپەیمانی کوردستان لە کەرکووک و هەموو ناوچەکان بەشداریان کردو بەشێکیش لە لایەنە سیاسەکان پشتیوانن بۆ لیستەکە بۆ ئەوی دەنگەکانی کورد لە کەرکووک پەرش و بڵاو نەبێتەوە. باسی لەوەش کردووە دەکرا و باشتری ژوابوو هەموو لایەنە سیاسیەکان لە هەموو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پێکەوە بوونایە و هەماهەنگیان بکردایە، بەڵام بەداخەوە وەک ئەو دەڵێت پارتی ئەوەی نەکرد. ئەوەش لە کاتێکدا یەکێتی و بزوتنەوەی گۆڕان پێکەوە لە چوارچێوەی هاوپەیمانەتیەکدا بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دەکەن کە تشرینی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە دەچێت. کاتێکی خۆش بۆیەوە.